کچێک بە دوای کەسوکارە ئەنفالکراوەکانی دادەگەڕێت. ئەمە نوێترین چیرۆکە لە ناو دۆسیەی ئەنفال. پێشتر تاقانەکانی ئەنفال زۆر چیرۆکی سەیر و سەمەرەیان باس کردووە، بە تایبەتیش ئەو کەسانی کە وەکو تاقانەی ئەنفال تۆمارکراون. ئەو کچەی ئێستاش وەکو تاقانەیە کە لە ناو کەسوکارەکەی خۆی کەسوکارەکەی دیار نییە. چیرۆکەکەی بۆ سەردەمی ئەنفالەکان ئەگەڕێتەوە. ئەو کاتەی کە کەسوکارەکەی لە تۆبزاوە لە یەکێک لە سەربازگەکان زیندانی کرابوون، دایکی بەو کچە دوو گیان ئەبێ. لە نەخۆشخانە منداڵەکە لە دایکە بێ، بەڵام سەربازەکان ڕێگە نادەن منداڵەکە لەگەڵ خۆی بگەڕێنێتەوە سەربازگەکە. منداڵەکە لەلایەن ژنێک و پیاوێکەوە ئەبرێتەوە و بەخێو ئەکرێ و گەورە ئەکرێت تاماوەیەک پێش ئێستا ئینجا چیرۆکەکەی بۆ ئاشکرا ئەبێ کە کەسوکارەکەی ئەنفال کراوە. ئێستا وەزارەتی شەهیدان بە دووادا چوون بۆ ئەو دۆسیەیە ئەکات. دوێنێ قسەمان لەگەڵ بەڕێوەبەری مۆنومنتی ئەنفال لە چەمچەماڵ کرد، سەرەداوی باشیان دەستکەوتووە بۆ ئەوەی بتوانن ئەم کچە بە کەسوکارەکەی ئاشنا بکەنەوە. ئێستا بە دوواداچوونەکان بەردەوامە و ئەمڕۆژ یادی ئەنفال لە چەمچەماڵ دەست پێ ئەکا. ڕەنگە ئەوە یەکێک بێ لەو چیرۆکانەی کە لە ناوی یادەکە باز بکرێت کە ماوەی دەڕۆژ ئەخایەنێت. 1964 هەرتەنها بەو هەواڵە واز لەم دۆسیە ناهێنێ، بە دوواداچوونی دیکەی بۆ ئەکا هەوڵەدا کارەکتەرە سەرەکیەکانی ناو ئاشکراکردنی ئەو دۆسیەیە بە ئێوە بگەێنێت. لە 1964 وردەکاری ئەم هەواڵەمان بڵاو کردوێتەوە.